من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوتان لەبێ بەڕێزان. لە درێژەی پرۆژە خێرخوازیەکانی بەرنامەی بەخشین ئەمڕۆ لە شاری کەرکووک بەرنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان خۆراک دابەش دەکات بەسەر زیاتر لە 200 خێزانی فەقیر و کەم دەرامەتدا. بەناوی خوای گەورە و میهرەبان، داوا لە خێرخوازانەکەین کە هاوکاری بەخشین بکەن کە بیدەنە ماڵی فەقیر و ماڵە هەژار و ئەوانەی کەوا کەم ئەندامن وەکو دەستیان ناڕوە، پیاوەکەیە کرێکارێکە ڕۆژێکەیە هەفتەیەک نییە هەفتەیەکەیە 2 مانگ نییە. ئێمە داوا لەو دەوڵەمەندانەکەن کە بیدەنە بەخشین، بیدەنە پیاوی ڕازگۆ، بیدەنە پیاوی جیاسی قەدار کە بتوانێت بیدەنە دەست فەقیرەوە. ئێمە بەنسبە ئەوانەی ئەرامڵەکان، ئەوانەی یەتیمەکان، ئێمە زۆر ئەمە 2 ساڵە من تێم بۆ ئەیرا تەلەفۆنم بۆ ئەکەن بەرنامەی بەخشین. زۆر مەمنونیانین، زۆر لیان رازین. یەتیم بەسەر ئەکەن، بێوەژن بەسەر ئەکەن، نەدارم بەسەر ئەکەن. من ئەمە 2 ساڵە ساحب 5 یەتیمم، تەلەفۆنم بۆ ئەکەن، یارمەتیم ئەدەن لە خواردن، لە خۆراک. من بالنسبة من لەگەڵ هەرچی یەتیمدارن، ئەوانەی یەتیمیان هەیە، ئەوانەی بێوەژنن، لەگەڵ خۆمە زۆر مەمنونیانین. ئیداعای بەخشین خوا لێیان ڕازی بێ، دایمە سەرکەوتون بوون. خوا لە ئەو کەسیشە ڕازی بێ، ئەو یارمەتیە بۆ ئەوانە نێرێ، ئەوانش تەلەفۆن ئێمە ئەکەن، ئێمە ئەچین وەری ئەگرین. دەستخۆشیان لێگەین، وای ئێمە لە مانگی ڕەمەزانەکەین، هیوادارین ئەو دەوڵەمانانە چاویان لە دەست فەقیر بێ، بدەن دەست ئەوانەی کە مستەحەقن، بدەنە بەرنامەی بەخشین. ئێمە زۆر دووبارە و سێبارە و چواربارە زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەین. ئێمە گەلە مەمنونیانین. بە خێرهاتنی کەناڵەکەتانەکەم و هەروە داواکارم لە هەموو برا موسڵمانانی شاری کەرکووک، هەرچی خێر و خێراتێکیان هەیە بێن بیدەنە دەست بەرنامەی بەخشینەوە. لەبەرەوەی هەموو مانگ ڕەمەزانێک، ئایا دوای ڕەمەزان بێ ئایا پێش ڕەمەزان، هاوکاری فەقیریان کردو زۆر بە نسبەت خۆمەوە زۆر هاوکاریان کردوون. داواکارم لە هەموو برا موسڵمانەکان بێن ئەوەی خێر و خێراتێکیان هەبێ، هەرچی شتێکیان هەبێ بێن بیدەنە دەست بەرنامەی بەخشینەوە. بەرنامەی بەخشینش نەبەست بڵێم لە شاری کەرکووک، وا هەروە لەوانەیە زۆر کەس ئاگادار بێ لە هەموو شاری کەرکووک، هەرێمی کوردستان بەرنامەی بەخشین بەکاری خۆی هەڵساوە و هەروە زۆر مەمنونی ئەو برا موسڵمانانەی شاری کەرکووکەکەین لە هەموو شوێنێک بێ بەرنامەی بەخشین بکەن، لەبەرەوەی بتوانن یارمەتی فەقیر و فوقەرای شاری کەرکووک بدەن. بەخشین خێرخوازانی خۆشەویست، لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. بەخشین.
دەستخۆشی لە ئێواکەم زۆر فەقیر و هەژار زۆرە دەستی کۆمەڵ خۆش بێ و ماڵیان ئاوادی زۆر زۆر سوپاسی ئێواکەم دەستان خۆش بێ بۆ خەڵکی دەوڵەمەند زۆر سوپاسیانەکەین کە یارمەتی فەقیرەکانەدەن دەستیان خۆش بێ خوا لێیان ڕازی بێ خوا لێوەش ڕازی بێ زۆر مەمنونین لە چاوەڕێی قاپی خوا و ئەم خۆبەخشەین کە مساعدەی عالەم ئەکەن خوا یارمەتیان بدا یارمەتی ئەمانیش بدا ئەیدەن بە ئەمان ئێمەش وەری ئەگرین ماڵیان ئاوا بێ لەم ڕەمەزان عالەم فەقیر و هەژارە کەس نیەتی بەخوا ساحێبی سەجار هەتیوەم معتاد یەکێمە ئەوەقمە لە ماڵەوە کەوتووە چاوەڕێ عەرەبانەیەکم بەخوا بندەنێ نییە بیکڕم یارمەتی کەس نییە خوا و ئەگەر ئەوان یارمەتیم بدەن خۆ بەخش دەستخۆشی لەم برا بسڵماناناکەم زۆر مەمنونیانم هاوکاری ئەم هەژار و فەقیراناکەن زۆر زۆر ئێمە مەمنونیانین و دەستخۆشییان لێکەین گشت ساڵ ئێمە بەسەرەکەن و چاویان لێمانە و ئەگەر ئەم برایانە نەبێ ئێمە ئیمکانێتمان نییە هیچ بخۆین و بخەوین زۆر مەمنونیانین حتا مردن پلە و پایان زیاد بێ لای خۆی گەورە و بۆ دەوڵەمەنەکان زۆر مەمنونیانین زۆر مەمنون ئەو برایانین و هاوکاریمانەکەن نەخۆشمان هەیە فەقیرین کرێچین هەر گیانمان بەم برا بسڵمانانەیە بەم دەوڵەمەنانەیە زۆر زۆر مەمنونیانین حتا مردن هەر لە خۆشی و دەوڵەمەنیا بن بسم الله الرحمن الرحیم دیارە لە درێژە و چالاکیەکانی بەرنامەی بەخشین بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە هەڵدەستین بە هاوکاریکردنی 8,000 ماڵ لەسەر جەمسار و شار و شارۆچکەکان بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە ئیشاڵا هەڵدەستین بە دابەشکردنی بەشە خۆراک دیارە هەر لەو درێژەی ئەو کار و چالاکیانە ئەمڕۆ لە شاری کەرکووک 200 ماڵی هەژار و نەدار و خاوەنەتی و بەسەر دەکەینەوە بۆ ئەوەی بتوانن لە مانگی ڕەمەزانە وەکو خەڵکانی ئاسایی ژیان بەسەر بەرن دیارە ئەم پرۆژەیەش بە باڵپشتی خێرخوازانە لێرەوە من داوایان لێکم خوای گەورە پاداشی خێران بداتەوە خوا خێران بنووسێ کە دایما پاڵپشتێکی زۆر باش بوونە بۆ ئەوەی بەرنامەی بەخشین درێژە بە کار و چالاکیەکانی خۆی بدا
بەرنامەی بەخشین هەموو ساڵێک لە بۆنەکاندا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاری لەم شێوەیە بەسەر فەقیر و هەژار و بێباوکاندا دابەش دەکات. ئەمەش بە هاوکاری خێرخوازان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بۆیە بەخشین بەردەوام دووپاتی دەکاتەوە. ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تر لە دابەشکردنی خۆراک بەسەر فەقیر و هەژاراندا لە ناوچەیەکی تری هەرێمی کوردستان بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.